من مامۆستا هەورین کارجێڕی ماڵبەندی چواردەی کۆیەم سەرپەرشتیاری پەروەردەییم. دیارە سەبارەت بە پرسیارەکەت دەگەڕێتەوە بۆ ئەم عەقڵیەتەی کە لە کۆمەڵگەی ئێمەدا باوە. زۆر جار ژن وەکو پلە دوو سیر کراوە، زۆر جار پێیان وایە عەقڵی ئینسانەکان بە پێڕەگەزەکان لێک جیا دەکرێتەوە. لە هەمان کاتدا ئێمە ژن و پیا و خاوەن یەک شێوازە دروستبوونی بوونیینە. ڕەنگە لە وەکو هێز و تاقا جیاوازیمان هەبێ، هەندێک جیاوازی لە بنیادی ئێمەدا هەبێ، لە جسمی ئێمەدا هەبێ، بەڵام ئەوە ناکە ئەوەی کە ئێمەی ژن توانە و تاقەمان نەبێ. نمونەی زۆر هەیە لە جیهاندا کە ژنی پێشکەوتونە توانی ویانە گۆڕانکاری گەورە دروست بکەن. بۆیە ئەگەر ڕێگە بە ئێمەش بدرێت لە هەر بوارێک لە هەر کایەک، من دڵنیام ژنی زۆر بەتوانەمان هەیە و دەتوانێت گۆڕانکاری گەورە دروست بکات. ڕەنگە لە کۆمەڵگەی ئێمەش زۆر بێ، بۆ نمونە ئێمە سەرۆکایەتی پەرلەمانمان ژن بەڕێوەی برد، چی کەمتر نەبوو لە پیاوەکان. زۆر وەزیری ژنمان هەیە، لە دەوائرە حکومیەکان زۆر ژن هەیە کە ئەگەر سیرکەین شێوازی بەڕێوەبردنیان زۆر هەم شێوازێکی یاسایی ترە، هەم ڕێک و پێک ڕێخستنی زیاتر هەیە لە ئیشەکانیان. بۆیە ئەمە دەکەوێتە سەر عەقڵیەتی ئێمە تا چەند باوەڕ بە تواناکانی ژن دەکەین. هەر ئەمەش وای کردووە کە ئێمە ناچاری ئەوەی بین کە کۆتادا بنین لە زۆربەی شوێنەکان بۆ ژنان. بەڵام بەداخەوەم کە ئەو قسەیەش دەکەم، بەشێکی زۆری کۆمەڵگەی ئێمە لە ڕەگەزی خۆشمان باوەڕ بە تاقە و توانای ئێمە ناکەن. ڕەنگە ئەمەش بەهۆی ئەوەی بێ کە ئێمەی ژن ئەوانەی کە دەمانەوێت ئیش لەسەر بواری ژنان بکەین. من وەکو گوتم، ڕەنگە کللتور و ئەو دابوونەریتی لەناو ئێمەیە کاریگەری زۆرتری هەبوو بێ، بەڵام ئێمەی ژنانیش بۆ خۆمان ڕەنگە کەم تەرخەم بین، نەمانتوانی بێ یعنی وەک کەمپینێک دروست بکەین، ئەم توانە و تاقەی خۆمان بە خەڵک بگەێنین، بە تایبەت بە چینی ژن کەوایان قەناعەت پێبێنین. ئەگەر ئێمە ڕێبەرایەتیان بکەین زۆر باشتر لە معاناتیان تێدەگەین، زۆر باشتر دەتوانین ئەو کەم و کوڕیانەی کە لە ژیانی ژنێک هەیە ئێمە باشتر دەیگەێنین. بۆیە ئەو کاتە ئەگەر ئەم شێوازە بۆ ناو خەڵک بگوازینەوە، لەوانەیە ژنەکان باشتر بڕوامان پێ بکەن و ئێمە ببینە نوێنەرێکی باش بۆ ژنان. ئەو کاتە ژنانیش دەنجی زیاتر بە ژنەکان دەدەن و پێیان وایە لە هەموو کاتێک مافەکانیان پارێزراو دەبێ، وەک لەلایەن ژنێکەوە دیفاعیان لێ دەکرێت. من سۆزانم لە ڕادیۆ دەنگێلی کوردستان بێژەرم. بێگومان سەبارەت بۆ پرسیارەی بەڕێستان کە بۆچی ژن بە کۆتا ئەچێتە ناو پەرلەمان و یاخود لە زۆربەی کایە سیاسیەکانە زۆر جاران ژنان بە کۆتاکان ئەچن. من پێم وایە توانای ژنانیش لە پیاوان کەمتر نییە، بەڵام ئەگەر هاتو ئەو ژنانە هەوڵ و مادووبوونێکی زۆر بدەن بۆ لەو بوارێکەوە ئەیانەوێ خۆیانی تیا دەربخەن و زۆر جاریش ژنان لەوانەیە خۆیان کەمتەرخەم بن لەوەی کە تواناکانیان بەرنە پێشەوە. هۆکار زۆرە بۆ ئەوە، بۆ منە هۆکاری کۆمەڵایەتی هەیە لە وڵاتەیە کە زۆر جاران ژن وا لێکراوە کە ژن ئەبێ هەمیشە لە ماڵەوە بێ، کە ئەمە دیاردەیەکی هەڵەیە کە ژن وا خۆی پەروەردە بکە کە من ئەبێت تەنها لە ماڵەوە بم. بێگومان ئەو ژنانەی کە لە ماڵەوە کارەکەن جێگەی ڕێز و تەقدیرن، بەڵام ژنان ئەتوانن توانای زیاتریان هەبێ و ئەتوانن لە دەرەوە زیاتر خۆیان پێبگێنن لە هەموو بوارەکانە. هیچ بوارێک نییە کە بڵێ ئەمە بۆ پیاوە و ئەمەیان بۆ ژنە نابێ دەستی بۆ بەرێ. لە هەردوو بوارەکە ئەگەر هاتو ژنێک توانای خۆی بە دەربخە و بتوانێت پێشکەوتن لە خۆیان ببینێتەوانەوە لەو بوارێکەوە حەزی لێتی جاچە سیاسەتە چ بواری دیکەیە لە هەموو لایەنەکانەوە ئەتوانێت پێشکەوتو بێ. و زۆر جاریش لەوانەیە حەسادەتێک هەبێت لە بینی ژنان خۆیانە. بۆ نمونە ژنێگە بینین کە سەرکەوتووە، ڕەنگە هەر ئێمەی خۆمان ژنان لەوانەیە ئێمە ئەو کەسی بینکەوە دەنگیان نەدەینێ. بۆچی؟ لەبەرەوەی بیرکردنەوەیکی هەڵە هەیە کە بۆچی فڵانە کەس ئەو کارە بکە، من کە خۆم کارێک لە توانامە نەبێ لەوانەیە پێم خۆش نەبێتێکی دیکە ئەو کارە بکا کە من پێم ناکرێ، کە ئەمە بیر و بەچوونێکی هەڵەیە. من هیوادارم کەوا ژنان هەمیشە پاڵپشت بن بۆ یەکتری، هەمیشە ئەگەر هاتو ژنێک لە بوارێکە سەرکەوت یاخود دەرکەوت پاڵپشتی بین بۆی بتوانێت بگاتە لووتکە.